نیلسن ماندێلا دەڵێت پەروەردە و فێرکردن بەهێزترین چەکە کە دەتوانیت بەکاری بهێنیت بۆ گۆڕینی جیهان. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایاڵی داهێنانتان لێبێت. کاتێک مۆسیقا تووڕە دەبێت دەرهێنەرێکی مۆسیقی کۆنشەرتۆیەکی چوار وەرزەکەی ڤیڤالدی پێشکەش دەکاتەوە، بەڵام بە شێوازێکی جیاواز وەک گریانێکی ئەبەدی بۆ کارەساتی گەرمبوونی جیهان و ژینگە، وەک درامایەکی هەواهەنگ لەگەڵ مۆسیقاکەدا. دەرهێنەرێکی مۆسیقای ئیسپانی مۆسیقای چوار وەرزەکەی ئەنتۆنیۆ ڤیڤالدی لەگەڵ واقعی تاریکی گەرمبوونەوەی جیهاندا گونجاندووە. گرنگی و درامایی بۆ کۆنشەرتۆی وەرزی هاوین زیاد کردووە. لە هەمان کاتدا سێ کۆنشەرتۆکەی دیکەی وەرزەکانی کورد کردوتەوە و ئەو پێی وایە نابێتە مای دڵگرانی ئەو ئاوازدەنەرە مۆسیقیە گەورە ئیتالیا. پێم وایە ڤیڤالدی زۆر شەڕانگەزتر و تونتر دەبوو ئەگەر لە سەردەمی ئێستادا چوار وەرزەکەی بنووسی باە. ئەگەر ئەمڕۆ کەسێک لە ڕوانگەیەکی واقعی و ڕەهاوە کاری لەسەر مۆسیقای چوار وەرزەکە بکردایە، واو، پێم وایە ئەوە ڕاشکاوانە و بوێرانە دەبێت. کاری ئۆریجیناڵەکەی 300 ساڵ لەمەوبەر ئاوازی بۆ دانراوە. یەکەمین نمایشی مۆسیقا لە هەفتەی پێشوو لە شوێنە بەناوبانگەکەی ئێپید گرانڤیا لە مەدرید بۆ یەکەمین جار نمایش دەکرێتەوە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی چالاکی گۆڕانی کەشوهەوا. Realismo, conciencia de la situación. ڕیالیزم هۆشیاریە لەسەر دۆخەکە زۆرم پێخۆشە کە بەڕاستی بینەر هەست بە تووڕەی بکەن لە قۆناغێکدا بەهۆی ئەوەی کە هۆشیارێکی ڕاستەقینیان هەیە سەبارەت بەوەی چی ڕوودەدات، بەڵام هێندەی ئەو تووڕەیە نییە بۆ ئەوەی لەو پێیاوەتیە بگات کە هەیە. تەنها کەمێک تووڕەی بەسە بۆ ئەوەی شتێکی زۆر باش دەربچێت. لەگەڵ نمایشەکە وێنە و ڤیدیۆی پێشبینی کراوی ئاگرکەوتنەوەی کێوەکان و کاریگەریەکانی دیکەی گۆڕانی کەشوهەوا وەک وشکە ساڵی پیشان دەدرێت. هەندێک جار کەمێک دڵتەنگ دەبووم چونکە هەندێک گۆڕانکاری لە ناکاویان دروست کردبوو، بە تایبەتی لەبەر ئەوەی مۆسیقا ئۆریژینەڵەکەم دەزانی چاوەڕێی ئەو گۆڕانکاریانە ناکەیت و بەڵام لەگەڵ گۆڕانی کەشوهەوادا کە لە ئێستادا لە ئارادایە چاوەڕوانی گۆڕانی کتوپڕ ناکەین وەک کەشێکی سار یا گەرما یا بارانێکی بەخۆر. بۆیە پێم وایە زۆر بەباشی ڕوانگەی خۆیان خستە ڕوو. کۆستا نۆتەی مۆسیقاکەی ئامادە کردووە بۆ ئەوەی هەموو کەسێک بتوانێت بیژەنێت. Los próximos pocos decenios pues seguiremos con una tendencia bastante. دەیان ساڵی داهاتوو بەردەوام دەبین بە ڕەوتێکی زۆر هاو شێوەی ئەو ڕەوتەی کە لە ئیسپانیا تووشی دەبین، ڕەوتی شەپولی گەرمای درێژتر و تونتر. هەروەها پەیوەندی بەو شەپولە گەرماوە هەیە کە ئاگری سروشتی تونتر و بارانبارینی چڕترمان هەبێت کە کاریگەرەکانیان دەکارێت کارەساتبار بێت. زانایان بەرزبوونەوەی پلەکانی گەرمای بەهێز و بارودۆخی وشکە ساڵی و با لە زۆرێک لە ناوچەکانی جیهان لە نێوانیاندا باشووری ئەوروپا تێکڕا پەیوەستیان کردووە بە گۆڕانی کەشوهەواوە. پاش تەواوکردنی ئەکادیمیا دەبێتە مامۆستای هونەر لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی.
چەندین پرۆژە پەیکەری گرنگی لە کوردستان دروست کردووە. لەسەر وەختی شەڕی ناوخۆدا ئیتر کوردستان بەجێ دەهێڵێت. لە ساڵی 1995 تا ئێستاکە وەک پەیکەرسازێکی جیهانی دەیان پرۆژە پەیکەری گەورەی لە وڵاتانی ئەوروپا دروست کردووە. بە تایبەتی لە ئەڵمانیا دروستکردنی دەیان پەیکەری مێژووی و شارستانیەتی ئەو وڵاتانە ئەزموونێکی گرنگ و ئەکادیمی گەورە بوون بۆ پەیکەرسازێکی کورد. شوان کەمال بە ئەزموونێکی دەوڵەمەندەوە ئێستا میوانی زایاڵی داهێنانە. کاک شوان ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. هەڵبەت ئەزموونێکی زۆرت هەیە لە بواری هونەریە بە تایبەتی لە ئەوروپا و لە زۆرێک وڵاتانی جیهانە، بە تایبەتی لە ئەڵمانیا وڵاتانی دیکەیە. پرسیارێکە کە زۆر لام گرنگە، چەند ئەتوانێت هونەر ببێتە سەرمایەیەکی نیشتیمانی؟ هونەر چۆن ئەتوانێت ببێتە مۆرکێکی شارستانی گەورە بۆ وڵات؟ جا زۆرم پێخۆشە هەڵبەت زۆر سەرنجی جوانت هەیە لەسەر ئەو بابەتە. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی خۆی هونەر لە وڵاتانەیە یان بڵێن لە جیهانە گرنگی خۆی هەیە و ئەم وڵاتە پێشکەوتوانەی ڕۆژاوا ینی زۆر گرنگی پێن و بەینی ئەوەی کە بازارێکی گەورەیان بۆ هونەر دروست کردووە، ینی پارەیەکی زۆر بۆ هونەر سەرفەکرێت، ئیشی هونەری ئەفرۆشرێت، ینی بمانێ و نەمانێوێت کڕین و فرۆشتن بە هونەرەوە ئەوە ینی واکە کە هونەر پێش بکەوێت. ینی ئەگەر هونەر بازاری نەبێت بەڕاستی پێشکەوتن بەخۆیەوە نابینێ. ینی تۆ مەبوون بووناگەر فیلمێکی سینەمایی ئەگەر لە خەڵک نەچێ بۆ سێری پارە نایتر ئەو پرۆژەیە ئەوە نابێ، ینی پێشکەوتن بەخۆی نابینێ و لەوانەیە فیلمی باشتر دروست نەکرێت. جا هونەری شێوەکاریش بۆ شێوەیە کە بەڕاستی گرنگی خۆی هەیە لە وڵاتانە بەوەی کە ساڵانە ئەو هەموو پارەیە بۆ هونەر دابی نەکەن. یعنی خۆی گرنگیەکە فرەلایەنیە، یەکەمیان هەبێت لە حکومەتەوە بێت، یعنی ئەبێ حکومەت و دەسەڵات سیاسەتێکی کولتوریان هەبێت، یعنی گرنگی بە هونەرمەند بن، گرنگی بە ئیشەکانی بن. بۆ نمونە کە ئەڵم سیاسەتی کولتوری لە وڵاتانە هونەرمەند نوێنەری هەیە لە پەرلەمانیان بۆ مەشاکیل و بۆ گرفتەکانی هونەرمەند بۆی بزان چی پێویستە بۆی بتوانێت ئیش بکات، بۆی بتوانێت بەردەوام بێت. لە لایەکی تری شەوانێ بوونی گەلەریستی زۆر. مەبەستم لە گەلەریست چییە؟ گەلەریست ئیشی ئەوەیە کە کار و پرۆژە و ئیشی هونەرمەندان کۆ کاتەوانێ و بە بازارێکات، ینی پێشانگایان بۆ کاتەوانێ، ئیشەکانیان بۆ فرۆشێت، کتێبیان بۆ چاپەکات، چکە هونەرمەند بەڕاستی خۆی ناتوانێت نیشانەکە. هونەرمەند زیاتر ئیشەکە دروستەکەوتر لەوە ینی کەم هونەرمەند هەیە کە بتوانێت خۆی ئیشەکانی بە بازار بکات. لەم وڵاتانە گەلەریستی زۆر هەیە کە ئیش بۆ هونەرمەندەکان. ئەنجا ئەوە گرنگی خۆی هەیە کە هونەرمەند بتوانێت ئیشەکانی بە بازار کە و بیفرۆشە بووی بەردەوامیە. بەڵێ باشە، فەرموو کاک شوان فەرموو. لە لایەکی تر ئەوە مەسەلەی گەلەریست بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە ئیشی هونەرمەندە. ئەنجا لە لایەکی تر هەمەکێتەوە سەر حکومەت ئەوە دروستکردنی مۆزەخانە. مۆزەخانە بۆ ئەوەی کە ئیشی هونەرمەندان کۆ بکاتەوانتیایە، نمایشی کە ئیشی هونەرمەندانی کە لە ژیانیان نەماوەیان زۆر جار لەوانەیە لە ژیانی شاما بن، بەس ئیشەکانی گرنگی خۆی هەیە لەو مۆزەخانانە کۆکرێتەوانێ و کە ساڵانە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە لە ئەوروپا بە تایبەتی لە ئیتالیا ساڵانە ملیۆنەها کەس سەردانی ئەو وڵاتەکەن زۆربیان بۆ سەیری ئیشی هونەری و بۆ سەردانی مۆزەخانەکان. بەڵێ باشە کاک شوان، هەڵبەت بابەتێکی زۆر گرنگە وروژان ئەو گەلەریانە زۆرێک لە گەلەریەکان ئەوەیە کە بە پارێکی کەم خەڵک چێتە ژوورەوە ئەو هەموو ئیشانە بینێ، بەڵام دوجار کۆکردنەوەی ئەو هەموو سەردانی کەرا یان ئەوەی کە ئەو پارەی کە یاویانە ئەبێتە سەرمایەکی باش هەم بۆ وڵاتەکە، هەم بۆ گەلەریەکە، هەم بۆ هونەرمەندان خۆی. ئایا ئەگەڕێمەوە بۆ ئەو بۆ چوونەی تۆ، ئایا سیاسەتێکی کولتوری هەیە لەو جۆرە لە هەرێمی کوردستانە یان لە کوردستانە بە گشتیشتی وا هەیە؟ بەداخەوە بەڕاستی سیاسەتی کولتوریمان نییە و ئەتوانم بڵێم هەر هینیشمان
ئەوەی کەوانی کە باسم بەداخەوە ینی زیاتر لە ڕۆژئاوا و لە وڵاتانە هەیە لای خۆمان بەڕاستی نە گەلەریستمان هەیە نە مۆزەخانەمان هەیە ینی ئەو شتانەمان نییە کە بتوانێت هونەرمەند ئیشەکانی لێوەربگرن بۆی بفرۆشن بە بازاری بکەن ئەنجا من دایما ڕەخنەشم لێ گیرێ لەسەرەوەی کە ئاڵێ بە شێوەیەکی نەرێنی باسی کوردستانەوە بەسەوە خۆی واقعەکەیە ئەوە ڕاستێکەیە بەڕاستی لای خۆمان هێشتا نەگەیشتونێتە ئەو ئاستی کە ئەوە بێت بوون بوونەکەی کە ئێستا لای خۆمان مۆزەخانە نییە یعنی مۆزەخانەیە نییە کە ئیشی هونەری تیا بێت یان گەلەریست نییە کە ئیشی هونەرمەندەکانی بۆیان بفرۆشێت. بەڵێ کاک شۆن یەک پرسیاری زۆر گرنگت لە وروژاندم هەڵبەت وەکو کۆتا پرسیار سەبارەت بەوەی کە چەندین هونەرمەندی بەتوانامان هەیە لە کوردستانە بەگشتی لە هەموو کوردستانە و زۆربیان لە ئەوروپان و زۆربەشی لە کوردستان ماونەتەوە و شاکاری زۆر جوانی هونەری هەیە بەڵام ئەمانە نەتوانراوە بە شێوەیەک لە شێوەکان هەم بە بازار بکری هەم بخرێتە ناو مەزادی جیهانیەوە مەزادێک کە جاری وا هەیە تابلۆیەک ئەگاتە بۆ ملیۆنەها دۆلار ئێمە تابلۆمان هەیە بۆ نمونە 50 ساڵ 70 ساڵ لەمەوبەر تابلۆی زۆر گرنگ بوون بەڵام ئەمانە کاری بۆ نەکراوە. ڕاستە ویسمەوە بڵێم ئەو گرفتەی کە هەمانە لە کوردستان پەیوەندی بەلایەنی هونەری و بە هونەرمەندانەوە نیە بەڕاستی چونکە وەکو بەڕێزشتان باسان لای خۆمان هونەرمەندی زۆر گەورەمان هەیە هونەرمەندی زۆر بەتوانامان هەیە بەس ئەوەی باسم کرد گرفتەکە ئێمە لە دامون دەستگایە دامون دەستگای هونەریمان نیە ئەوەش پێویستی بەڕاستی بە ئیشی زۆر هەیە ینی هەروە بە ئاسانی ناکرێت پێویستی بە تێگەیشتن هەیە لە کۆمەلگاوە بەڕاستی کە کۆمەلگاش زیاتر گرنگی بە هونەر بن ئیشی هونەری بکڕن ئەوانەش هەمووی گرنگی خۆی هەیە دامون دەستگای هونەری کە بەڕاستی بتوانێت ینی گرفتەکانی هونەرمەندان ئەو کات ئیشیان بۆ بکات گرفتەکانیان بۆ ئاسان بکات شوێنیان بۆ دابینکان بۆ ئیشکەن بەڕاستی کۆمەڵێ شت هەیە لەوێ لای خۆمان کە پەیوەندی بە هونەرمەندەوە نییە هونەرمەندەکان وەکو لایەنی هونەری ئەوانە هونەرمەندی ئازبەرزمان هەیە بەس زیاتر گرفتەکانمە لە دام و دەستگاکانە. بەڵێ کاک شوان هەڵبەت ئەم بابەتە زۆر هەڵەگرێت و هەڵبەت زۆرترین قسەی لەسەر بکەین بەڵام بە کاتی بەرنامەکەمان زۆر کەمە بەڵام بە دڵنیاییەوە هەمیشە میوانی بەرنامەی دەنگی ئەمریکای زایڵی داهێنان سوپاست دەکەین بۆ کاتی پێت بەخشین. هەر بژین. دەرەیە کچێکی گەنجی بەهرەمەندە لە بواری مۆزیک و گۆرانیدا لە خێزانێکی هونەری چاوی بە دنیا هەڵهێنا و سەرجەم ئەندامانی خێزانەکەی هونەرمەندن خۆشی لەلایەک پیانۆ ژەنە و لەلایەکی دیکەوە گۆرانی دەڵێت و خاوەنی دەنگێکی ناوازەیە سنوور کەریم میوانی دێرێ بوو. من ناوم دێرە ئارامە تەمەنم 23 ساڵە دانیشتووی شاری سلێمانیم لە خانەوادەیەکی هونەری لەدایک بووم هەموو ژیانی من لە مناڵیمەوە تاکۆم قۆناغی ئێستام هەر لە ناو هونەرە بۆ هەمیشە بەر هونەرەکەوم هەموو ڕۆژەکانی ژیانم. من چانسێکی باشم هەبوو کە توانیم لە تەمەنێکی زۆر مناڵیمە تقریبا 4 بۆ 5 ساڵی ویتر من لە دنیای میوزیک و گۆرانیا خۆم دۆزیەوە و هەر لەو تەمەنەوە هەمیشە چوومە فێرگەکان بۆی فێری ئامێری جۆرا و جۆر ببم و لە کۆتاییە ئەو ئامێری کە هەڵم بژارد ئامێری پیانۆ بوو تەمەنم 13 ساڵ بوو کە بە تەواوەتی خۆم لە ئامێری پیانۆیا دۆزیە و توانیم کە باشتر لە ئامێرەکانی تر بتوانم بژەنم. من زۆربەی کاتەکانم هەر لەم گەلەریە بەسەرە بەم و تقریبا هۆم ستۆدیۆکی زۆر بچووکم لە بەشێکی گەلەریەکە دروست کردووە کە پیانۆکەم و
ئامێرەکان و تەواوی ئەو پێداویستیانی کە ئەمەوێ بۆ خۆم هەمووی لە بەشێکی گەلێرەکە دامناوە بۆی زۆربەی کاتەکانم لێرێ زۆر جار کە تەمرینی دەنگەکەم پێویستم بە شوێنێکی بێدەنگە کە هەندێک جار کە تەمرینی دەنگەکرێەوە نیە دەنگت زۆرە چێتە دەرەوە هەندێک جار دراوسەکان گویان لێ بێت چکە تەمرینی دەنگەوە نییە بەتەنها تۆ گۆرانی بڵێ هەندێک جار دراوسەکانی زۆری سەعاجەکە بۆی ئێرە باشترین شوێنە بۆ من کە هەم توانم تەمرینی تیا بکەم و هەم توانم کە ئیشەکانیشمی تیا بەڕێ بکەم. ئێستاش هەر لە ناوم گەلەریەیە فێرگەیەکم کردوتەوە بۆ ئامێری پیانۆ و ڤۆکاڵ من خۆم ڤۆکاڵستم ئۆپێرا خوێنم و ئۆپێراژەڵم و ئێستا لە گەلەریەکە و فێرگەیم کردوتەوە کە ئەمەوێت خزمەت بکەم بۆ کەسانی کە میوزیک ناتوانن بژەنن یاخود نایزانن من بتوانم کە لە ڕێگای ئەم شوێنە بتوانم خزمەتێک بگەێنم. من خاوەنی 5 بەرهەمم و زۆربەی گۆرانیەکانم خۆم ئەیان نووسم و خۆشم میلۆدیەکان دروستەکەم کاتێک کەم ئێستا مۆبایلەکەم ببینی پلەیلیستی گۆرانیەکانم پڕن لە گۆرانی جیاواز پڕن لە زمانی جیاواز پڕن لە ستایلی جیاواز من ئەمە لە منە ڕەنگی یاوەتەوە لە ئیشەکانمان ڕەنگی یاوەتەوە لە شێعر نووسینم میلۆدی دانانم شێوازی جلوبەرگم تەسەڕوفاتم هەر جاری و حەزەکەم بە شێوەیە دەرکەوم بۆیە هەمیشە هەستەکەم ئەگەر بە یەک نوع دەرکەوم و یەک نەو ستایل گۆرانی وتن و گوێگرتن ئیزعاج مەکە بۆیە هەمیشە حەزەکەم ئەپدەیتم و ڕەنگا و ڕەنگ بێ ئیشکردنم. من وەکو گۆرانی بێژێک وەکو میوزیشنێک ئەو خەونەی کە هەمە پێم وا بێت زۆربەی ئەو کەسانی کە لە مەجالەکی منیشان ئەو خەونیان هەیە یەکێک لەوانەوەی کە بتوانم کۆنسرت بکەم بتوانم کە بگەم بە ئاستێکی زۆر زۆر باش من حەز ناکەم تەنها لە ئەم چواردەورەی کەمتیایە ئەژیم مەسەلەن تەنها لە وڵاتی خۆمە نەمەوێت زمانی کوردی گۆرانی کوردی دەنگم بگێنم بە تەواوی جیهان چکە جیهان ئەگەر ئاگادار من لە میوزیک و هونەری کوردی و بە باشی بگاتە گوێی خەڵک من دڵنیام هونەری کوردی یەکێکە بێت لە هونەرە زۆر گەورەکان. ئافرین دێری سیرترین فیستیڤاڵی ئەوروپا شارۆچکەیەکی بچووک لە بەلجیکا کوولەکەی شیرینی زەبەلەح دەچێنن و ئامادەیان دەکەن بۆ پێشبڕکێی ڕووبارەکە زیاتر لە 350 کەس لە کاستەلی بە بەلەم پێشبڕکێ دەکەن کوولەکە زەبەلەحەکانیان کردووە بە بەلەم و سەوڵ لێ دەدەن. ئەو کوولەکە زەردانە لەو شارۆچکەیە بچووکە بەرهەم بهێنرێن کە خۆی 50 کیلومتر لە شاری ئەنتوەرپ لە بێلجیک دوورە کەسانی بەشداری ئەو پێشبڕکێیە دەچنە نێو کوولەکەکان تا پێی لە ڕووبارەکە بپەڕنەوە وڵاتانی کۆمەلگەی کستێرلی بە کوولەکە خۆری ڕاستەقینە لاوبانجە دەرکردو کە هەر لێرەش بەرهەم دێن و پاشان بۆ دەرەوەی هەناردە دەکەن. هەموو ساڵی ئەو کوولەکە زەردانە بەرهەم دەهێنن پاشان بەشداربووان بە سەولێدان لە ڕووبارەکە دەپەڕنەوە ماناکەی چییە؟ ماناکەی ئەوەیە کە خەڵک بەیانیان زوو نێو کوولەکەکان بەتاڵەکان پاشان لە 8 و 30 خولەک ئەو کوولەکە بۆشانە بە مەکینە بەرز دەکەنەوە و دەخەنە سەر ئاوی ڕووبارەکە پاشان تیمێکی 4 کەسی پێشبڕکێکە دەست پێ دەکەن. نەوە تیمی 4 کەسی لەو پێشبڕکێدا بەشداری دەکەن و ئەو بەشدار بووە پارەکە لە تیمی خانماندا بووە و سەرکەوتوو بۆ دەڵێت گرنگە خانمانتیدا بەشدار بن. پارەکە براوە بووین بەڵام لەلایەن میدیاوە هیچ بایەخێکمان پێ نەدرا چونکە هەمووی تیش خراە سەر پیاوەکان و هەر بۆیە ئەم جارە بەرگی پیاوان دەپۆشین دەمانەوێ بایەخ بە کچانیش بدرێ. ئەو بەشدار بۆش دەڵێت کاتێک دێن کوولەکە زەردەکان لەلایەن ڕێکخراوەکە ئامادە دەکرێن و تەنیا ئەمە دەچینە نیوان و دەست بە سەوڵە لێدان دەکەن و پێشپەرچێش دەست پێ دەکەن. ئێمە لە پشودانی کۆتایی هەفتەین دەگەڵ ئەو دوو دۆستەم هاتووین دیارە ئەو دۆستان ڕێکی خستووە
خۆمان ئاگامان لێ نەبوو دوێنێ شەو زانیمان کە دەبێت ئەمڕۆ لە پێشبڕکێکەدا بەشدار بین. سەرۆکی ئەنجومەنەکە دەڵێ بەشداران لە سەرانسەری جیهان ڕادێن بۆ ئەوەی لەو بۆنە سەرنجڕاکێشەدا بەشداری بکەن. هەندێک کەسمان هەن لە زۆر شوێنی جیهانەوە دێن ئێرە جاری وایە ئیتالیەکان بە تایبەت بۆ ئەو بۆنەیە دێن بەگشتی لە تەواوی جیهان دێن بۆ ئەوەی چاو لە فیستیڤالەکە بکەن. ئەم بۆنەیە لە ساڵی 2008 دەستی پێکردو لەلایەن شارەداری کاستەرلیەوە پشتیوانی لێکرا. ساڵانە 4 تا 5,000 کەس تێیدا بەشداری دەکەن. سەلاح پیرۆتی دەنجی ئەمریکا. ئەمریکا چەند ساڵە دەیەوێت باڵندەکان ڕزگار بکات لە دەستی قاچاقچی و مەرگ. قاچاقچی پێکردن بە باڵندە و ئاژەڵی کێویەکانەوە یەکێکە لە کارەساتە هەرە گەورەکانی ژینگە و مرۆڤایەتی لە جیهاندا. دوو دامەزراوەی گرنگی ئەمریکا ئەو باڵندە و ئاژەڵانە ڕزگار دەکەن کە بە زیندویی ماونەتەوە لە کاتێکدا هەزارانیان لە کاتی قاچاقچێتی پێکردندا دەمرن. ئەم ئاژەڵ و باڵندانەی باخچەی ئاژەڵانی لۆسانجلس لە دەستی قاچاقچیەکانی ئاژەڵە کێویەکان ڕزگار کراون. ئەمەش وەک بەشێک لە هەوڵێکی هاوبەشی دەستگای خزمەتگوزاری ماسی و گیانلەبەرە کێویەکانی ئەمریکا و کۆمەڵی باخچەی ئاژەڵان لە ژێر ناوی تۆڕی دەست بەسەرداگرتنی گیانلەبەرە کێویەکان. مەبەست لە پرۆژەکەش چاودێریکردنی ئاژەڵە ڕاوکراوەکانە بۆ ئەوەی جارێکی دیکە بتوانن بژین و گەشە بکەن. قاچاقچێتیکردن بە ئاژەڵە کێویەکان لەسەر بنەمای چاوچنۆکی دامەزراوە لەسەر بنەمای پێویستی و تەماعی مرۆڤ دامەزراوە. ئەم ئاژەڵانە لە هەموو جیهاندا قاچاقچێتیان پێوە دەکرێت لە بنەڕەتدا بۆ قازانج. ئێمە گروپە تاوانکارەکان دەبینین بەهۆی بازرگانی کردن بە ئاژەڵەکانەوە لە گەشەکردندان. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە هاوکارێکی گەورە پێویستە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمەدا. باشە زۆرێک لەو ئاژەڵانەی کە لە ڕێی کەسەکانەوە دیێن و ئێمە دەستیان بەسەردا دەگرین لە دۆخێکی زۆر خراپدان. دەزانی لە ناو جانتادان کە ڕەنگە لە پلاستیک و نایلۆنەوە پێچرابن یان لە ناو بۆری بچووکدا وەکو دەسڕی توالێت پێشرابنەوە. ئەوان لە ناو ئەو شتانەدا کەفت کراون. هەروەها دەمودەنووکیان بە تێب پێشراوە و داخراوە بۆ ئەوەی نەتوانن ژاوەژاوە دروست بکەن. لە ماوەی گەشتەکەدا نە خواردنیان ئەدەنێ نە ئاو. لەوانەیە چەندین گەشت بکەن تا دەگەنە شوێنی کۆتایی خۆیان لێرە لە ئەمریکا. بۆیە ماژەڵانە بەڕاستی بە ئەزمۆنیەکی ئازاربەخشدا تێپەڕیون. زۆربەی ئاژەڵە دەست بە سەرگیراوەکان لە باخچەی ئاژەڵان یان ئەکواریۆمەکان دەمێننەوە، بەڵام دەکرێت هەندێکیان لە شاخ و کێوەکان ئازاد بکرێنەوە. ئەمەش بە پێی هەڵسەنگاندنی بارودۆخیان. دکتۆر جەیک دەشڵێت بەڵام دەبێت دڵنیابین لەوەی ئەو مەترسیانە چین لە سروشدا ڕوبەڕوویان دەبێتەوە. دەبێت لەوە دڵنیا ببینەوە کە قاچاقچیەکان جارێکی دیکە ئەو ئاژەڵانە ڕاوناکەنەوە بە مەبەستی بازرگانی. لە نێوان ساڵانی 2015 بۆ 2019 دەستگای خزمەتگوزاری ماسی و گیانلەبەرە کێویەکانی ئەمریکا چاودێری و شوێنی بۆ نزیکەی 50,000 ئاژەڵ دابین کردووە کە قاچاقچێتیان پێوە کراوە. بە دروشمی مەڕەکانیش مافیان هەیە. سەدان ساڵ لەمەوبەر شەقامەکانی مەدرید ڕێڕەوی مەڕەکانیش بووە بەرەو لە وەرگە و گەرمیان و کوێستانی گودنشینەکان. هەموو ساڵێک لەم وەرزەدا شوانەکان بە خۆیان و مەڕەکانیانەوە خۆیان دەکەن بە شەقامە گشتیەکانی مەدریددا لە ئیسپانیا. هەفتەی پێشوو ڕانەمەڕەکان خۆیان کرد بە ناوەڕاستی شاری مەدریددا. لە بری ئۆتۆمبیلەکان مەڕ و شوانەکان بە ناو شەقامەکانی ئەو شارە قەرەباڵغەدا تێپەڕین. ئەم چالاکیە گەڕانەوەیە بۆ شێوازی مەڕداری دێرینەکەی سەدان ساڵ لەمەوبەری ئیسپانیا. بەڕاستی چاوەڕوانی ئەوم نەدەکرد، زۆر سەرنجڕاکێشە. بیرهێنانەوەی نەریتێکی زۆرێک لە گوندەکانە لە شارێکی مۆدێرندا. بینینی سەرسوڕهێنەران چاوەڕێەوەم نەدەکرد لە پایتەخت ئەمە ببینم. ئەوە گوندەکەمم بیردەخاتەوە. ئەم چالاکیە ساڵانەیە کە لەلایەن پەرلەمانی ئیسپانیاوە لە ساڵی 1994ەوە دانی پێدانراوە بەشێکە لە ڤێستا دیلاترا شومانیسای ساڵانەی مەدرید کە ساڵانە لەم کاتەدا ڕێگە بە شوانەکان دەدەن ڕێگا نەریتیەکان بەکاربهێنن بۆ بردننی مەڕەکان بەرەو لە وەرگەکانی باشوور لە سەرەتای زستاندا.
من دێمە ئێرە بۆ گۆڕەپانی سۆڵ چونکە یاداوەری خۆشم بەبیردێنێتەوە. شوان بووم و مایەی شەرمەزاریە کە زۆر کەس لەبارەیەوە نازانن. پیشەیەکی سەختە کە کەس نایەوێت بیکات بەڵام تا دەتوانین یادی دەکەینەوە چونکە کارێکی نایابە. تەنها چەند سەدەیەک لەمەوبەر مەڕەکان بەنێو ڕێگای لادیە ئارامەکاندا دەبران بۆ لەوەڕگەکان. بەڵام ئەمڕۆ دەبینیت بە هەندێک لە قەرەباڵغترین ناوچەکانی شاردا تێدەپەڕن، لە نێویاندا گۆڕەپانەکانی پوێرتا دێل سۆڵی مادرید. بەڵێ سەرنجڕاکێشە، پێم وایە نەریتێکە لە مێژەوە هەیە. زۆر جوانە کە دەبینیت زۆر کەس بەشداری تیا دەکەن و چێژی لێوەردەگرن. سەرسوور هێنەرە. ئامادەبووان بە پەرۆشەوە دەیان ڕوانیە شوانەکان کە بە جلوبەرگی نەریتی و پێڵاوی لەدار دروستکراوەوە خۆیان ڕازاندبووە و بە ئارامیەوە ڕێنمایی ئاژەڵەکانیان دەکرد و بە شوێنە سەرنجڕاکێش و قەرەباڵغەکاندا تێدەپەڕین. بۆ گرتنی وێنەیەکی سێڵفی لەگەڵ مردووەکاندا پێویستی بە هات و هاوار نییە. کاتێک زۆمبیەکان خۆیان دەکەن بە شەقامەکانی شاردا وەک فیلمێکی ترسناکی سەرنجڕاکێش هەرادەنێتەوە. ئەم ساڵ شاری مەکسیکۆ سیتی هەزاران بینەریان لە شەقامەکان کۆکردەوە. زۆمبی بۆنەوەرێکی ئەفسانەیە کە مردوویەکی زیندویە. وەک هەموو ساڵێک زۆمبیەکان ئاماژەکەیان بەدیێدێنن و بەردەوام خەڵکی زیاتر و زیاتر لە مەکسیکۆ سیتی توش دەکەن. ئەمساڵ هەزاران بینەر شەقامەکانی شاری مەکسیکۆ سیتیان پڕ کردبوون بۆ بینینی کارکتەرە ترسناکەکان و ترسێکی باشیان دەست بکەبێت یان تەنها چەند وێنەیەک لەگەڵ مردووە زیندوەکاندا بگرن. پێم وایە شوێنی پێویست بۆ هەمومان هەیە و پێم وایە ئازارمان نادات کە لەم جەژنەدا بەشداری بکەین و هێشتا ڕێز لە ڕەگ و ڕیشەی خۆمان بگرین. ڕۆژی مردوەکان کە دەزانین نەریتی ئێمەیە، بەڵام ئەمە هەر بۆ خۆشیە. ئێستا لە 16مین ساڵیادایە ڕێپێوانی 2 کیلومەتری زۆمبیەکان بە شێوەیەکی بەرچاو لە نێو خەڵکدا گەشەی کردووە، بەڵام هێشتا ئامانجە سەرەکیەکانی خۆی پاراستووە کە خەڵکی زیاتر بە پەرۆشەوە تێدا بەشداری بکەن و کۆکردنەوەی خۆراکی لە ناونەچوو بۆ دامەزراوە جیاوازەکان. خەڵک بە کێشەی خێزانیەوە یان کێشەی کارەوە دێنە ئێرە، بەڵام هەمیشە بۆ پشودان و بۆ ئەوەی کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکانیاندا بەسەربەرن. ئەم ڕۆژە لە مەکسیک لەدایک بووە بە شێوەیەکی بەرفراوان ئاهەنگی بۆ دەگەڕێت، بەڵام لە شوێنەکانی دیکەش بە تایبەتی لەلایەن کەسانی بەڕەچەڵک مەکسیکیەوە بەڕێوە دەچێت. ئاشتی ژیان دۆستی و ئاوەدانیە. تووڕەیش چرای بیرکردنەوە دەکوژێنێتەوە. تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماوەوە.